زیاتر لە 10 ساڵە ئەم زەویانە بەسەر فەرمانبەرانی شارە زۆردا دابەش کراوە، بەڵام تا ئێستا تۆڕی ئاو لە گەڕەکەکەدا جێبەجێ نەکراوە و بەو هۆیەوە فەرمانگەی ئاوی شارەکە لە ڕێگەی دابەشکردنی ئاو بە تەنکەر دەیەوێت ئەو کەلێنەی گەڕەکی هەواری شاری شارە زۆر پینە بکات. دانیشتوانی گەڕەکەکەش ڕای دەگەێنن لەم چلەی هاوینەدا 2 تەنکەر ئاو لە هەفتەیەکدا بەشیان ناکات، بە ناچاری دەستیان لە باخچە و سەوزاییەکانی ماڵەکانیان هەڵگرتووە و بەو هۆیەشەوە بەشێکیان وشک بوون. معاناتمان لەگەڵ ئاوا زۆر خراپە، ئاومان نییە، بە تەنکەر ئاومان بۆ هێنن، هەفتەی جارێک بۆ 2 جار، لە زستانانیش ئەبێ بە 1 جار. لە ڕاستیە ئەمەش پێداویستی ڕۆژانەی ئێمە پڕ ناکاتەوە. ناچار بووین پەنەمان بردوتە بەر دەبەی، من وەکو خۆم ئەوەتانە دەبەی ئاومان کردیوە مەجبورین بڕۆین لەو بیرانە بۆ پێداویستی ڕۆژانەمان ئاو بێنین، چونکە ئەو ئاوەی کە بۆمان دابین کراوە هەفتەی جارێک یا 2 جار لە ڕاستیە بەشمان ناکە. ئیتر هیوادارم حکوومەتی هەرێم بێ بەدەم هاوارمانەوە لە ئەم گەرمایە لە ڕاستیە لەم هاوینە ناڕەحەتە بەم گەرمایە ئێمە لەناو ئەم ئەرزانە گەڕێکی هەواری شار پێڵن زەوێ تازەکان بەدەست بیئاوی و کەم ئاویەوە ئەناڵێنی. وڵا کەماویەوە هەر هەمووتان لەوەچە بزانن ڕاستیە بڵێ مشکە ساڵی باڵی کێشاوە بەسەر منتیقەکە ناوچەکەوە هیچ بکەم ئاوی هەیە بەتایبەتی ئەم منتیقەش کە بڵێم ئاوی بۆ ڕانەکێشتاوە کە ئاوی بۆ ڕانەکێشاوە ئێستا کەماویەکی زۆر هەیە و بە تەنکەریش ئاوەکەێنن بۆ ماڵەکان بڵێم بەشیانەکەن ڕۆژانە بەشیانەدەن بڵێم احتیمالەکە لە هەفتەیەکە 2 جارەیانەنێ ئەم 2 جارە کافی نییە بۆ ئەوان لەبەرەوە خەڵک ئاو بەکارێنێ ڕۆژانە بەکارێنێ کافی نییە لەبەرەوە ئەگەر بکرێت ئاوی بەرە ئایان بۆ ڕاکێشنەوە شتێکی زۆر باشە. ئەم ڕێگا خۆڵیە گەڕەکەکەی بەسەر قەزای شارەزور و ناحی زەڕایاندا دابش کردووە، بەم هۆیەوە قایمقامێت و ناحێش لە هەوڵی بەردەوامدان بۆ چارەسەرکردنی گرفتەکە. ئاستەنگی بەردەم لایەنە ئیدارەکانی شارەکەش بۆ چارەسەرکردنی گرفتەکە تێچووی پرۆژەکەیە کە 1 ملیار دینارە. ماوەی ڕابردوو بەڕێز جەنابی قایمقامی شارەزور سەردانی بەڕێز وەزیری شارەوانی کردووە هەر بۆ بابەتە و لە ئێستاش وەکوڵێ کتابی پێکراوە بۆ ئەنجومەنی وەزیران و ئیشی لەسەرەکرێت و ئەوەی کە هەیە ئێمە چەند جارێک داوای پرۆژەمان لێ کراوە بۆ سنوورەکە. ئەفزەل شت و مهمترین شت کە لای ئێمە لە پرۆژە وەکو ئەڵێ ئەفزەلەکان و لە پێشینەکان بێ پرۆژەی ڕێ ئاوی گەڕێکی هەواری شارە لە بودجێ پەرەپێدانی پارێزگاکانە هەر تاکە پرۆژەیە کە ئاماژەمان پێکردو لە ئەنجومەنی محافەزەش دەنگی لەسەر درابی ئەم سنوورە بێت تۆڕێ ئاوی گەڕێکی هەواری شار بووە لە بودجێ پەرەپێدان وەزارەتی پلاندانانی عێراقیش کە داوایان لێ کردوین جارێکی تر داوایان لێ کردوین کە پرۆژەمان بۆ بنێرن ئێمە جارێکی تر هەرە و پرۆژە و ئەو گرفتەمان بۆ ئەوان بەیان کردو ئەومان بۆ ناردوون و دەرخستەی تەواومان بۆ کردوون چاوەڕوانی موافقین بەڵام کوژمەکە زۆرە سەروی ملیارێکە بێت. ژمارەی ماڵەکان نزیکەی 500 ماڵە سەرڕای بێئاوی گرفتی ڕێگاوبان و نەبوونی قوتابخانەیان هەیە کە بە ناچاری قوتابیەکانیان بۆ ناوەندی قەزا و ناحیەکە دەنێرن تا ئەوەی لە پرۆسەی خوێندن دوانەکەون. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، شارە زۆر.